هێوی لە هەواڵەکان بینیمان و بیستمان کە وەزارەتی پەروەردە بڕیاری داوە خوێندن لە پەیمانەکانی ڕاهێنان و گەشتپێدانی پەروەردەی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هەڵبەسێرێت. ئەم بابەتە کاردانەوەی لێ دەکەوێتەوە، بەڵام بزانین کاردانەوەکان چۆن ئایا نێگەتیڤن یاخود پۆزەتیڤن و وەزارەت بۆ پەنای بۆ ئەمە بردووە و وردەکاری زیاتری ئەم بابەتە چییە؟ میوانداری بەڕێز مامۆستا عەبدوڵڵا شێخ سەعید سەرگەتیمان کردووە کە بەڕێوەبەری پەیمانگای ڕاهێنان و گەشتپێدانی پەروەردەیە لە سلێمانی. مامۆستا بەخێر بێ بۆ ستۆدیۆی کورسان نیوز. جنابتان سپاسانەکەم، سپاس بۆم دەرفەتەی کە جنابتان ڕەخسانتان. خوا بەخێر. مامۆستا وەزارەت ئەم بڕیارەت چییە دەری کردووە و بۆچی پەنای بۆ بردووە؟ وەڵی بەڕێز قوربان ئەزانی چۆن ئێمە بەردەوام لە هەموو سەر مێزگرد و کۆبوونەوە و مؤتەمەرات و ئەمانە باز لە پێشکەوتن و پرۆسە گۆڕانکاری لە پرۆسەی پەروەردەکەین بەردەوام، بەڵام بەعکسەوە بەڕاستی ئێمە ئەوەنە هەوڵە دێن پەروەردە بەرەو پوکانەوە بین، ئەوەنە هەوڵ نادێن بەرەو پێشکەوتنی بەرین. بۆ نمونە ئەم پەیمانگایە لە ساڵی 2014 بە فەرمانی ئەنجومەنی وەزیران و کۆدەنگی پەرلەمان کرایەوە و بەڕاستی پەروەردە خۆ دەزانی بەردەوام ئەبێ لە پێشکەوتن و گۆڕانکاریا بێ، بەردەوام ئەبێ ئاگادار بێ کە لە وڵاتان چی ئەکەن بۆ پەرە و پێشکەوتنی پەروەردە. ئێمەش هیچ نەبێ بتوان لاسایی ئەوان بکەینەوە، شتێ لەوان وەرگین. کردنەوەی ئەم پەیمانگایە بەڕاستی هەنگاوێکی زۆر باش بوو. بۆچی؟ ئێمە مامۆسایەکی زۆرمان هەبوو، خریجی دیبلۆمیان هەبوو، خریجی مەعهەد بوون خۆیان. خۆ دەزانی ئەمانە هەمووی ڕاهێنا لە سەردەمی هەشتاکان و لە سەردەمی حەفتاکان و تا هەشتاکان تا 2000ەکانیش ئەمانە تەخەڕوجیان کرد بوو، هەر ئەو نیزامە کۆنا لەسەری ئەڕۆشتن. ئەم پەیمانگایە کرانەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی ئەم مامۆسانە، چ لە ڕووی زانستیەوە، چ لە ڕووی فەنی دەرزوتنەوەوە، چ لە ڕسەر ڕێگاکانی وانەوتنەوە، عیلم نەفسی، تفولە عیلم نەفسی، هەرزەکاری، ئەمانە هەموو جارێکی تر فۆرماتیان بکەینەوە و ئامادەیان بکەینەوە بۆ ناو پۆلەکان. بەداخەوە ئێمە تا ئێستا 1500 مامۆسا لەو پەیمانگایەمە تەخەڕوجیان کرد لە ماوەی ئەم 6 ساڵەیە. ئێستا لە پڕ وەزارەت هات، نازانم من تەسەوڕ ناکەم ئەمە لەسەر بنەمایەکی زانستی بێداخستنی ئەم پەیمانگایە، هەستەکەم لەسەر ئەهوای شخصیە، یعنی لەسەر ئارەزووی شخصی ئەم پەیمانگایە، هیچ دراسەیەکی نەکراوە. یعنی ئەگەر بێت و ئەمە دراسەیە بکرایە، ئەو کاتە ئەلانیان بکردایە پێشەوە ئەم پەیمانگایە فەشەلی هێناوە، ئەو کاتە داخستایە. بۆچی بەهاتایە هیچ نان سمپڵێکی وەرگرتایە، 1500 کەس تەخەڕوجی کردووە، با لە ژنێک لە پەروەردەوە تەشکیلەکەم، ئەی بەمە ناوەندەکانی خوێندن لە ئیشراف ئاگادارەکەم ئایا ئەم مامۆسانە 2 ساڵ چوونەتە ئەم پەیمانگایە چیان هێناوە پێشکەش بە مناڵەکانیان کردووە لە ناو پۆلەکانی خوێندنا. ئەگەر لە 180 لەم زروفە سەختا بەهۆی نەبوونی و قەیرانی دارایی و کۆڤید-19ەوە ئەمە هەم ئەگەر لە 180 هەدەفەکەی نەپێکابێ، ئەو کاتە حەقی خۆیان بوو بێن بڕیارێ دەرکەن و دایخەن. بەداخەوە بەبێ بڕیار، بەبێ لێ پرسینەوە، بەبێ لێ پیچینەوە، بەبێ دراسەکردن دایان خست. و هەستی شەکەم وەزارەتەڵێن بە خاتری بەرژەوەندی گشتیە بە بڕیاری. بەرژەوەندی گشتی چییە؟ بەرژەوەندی گشتی ئەمڕۆ لە دنیاە. ئێمە ئەگەر سیر بکەین هەموو شتێک پێویستی بە ڕاهێنانە، هەر لە کارێکی بەسیتەوە، هەر لە شۆفێریەکی بەسیتەوە تا ئەگاتە هەموو پیشەیەک پێویستی بە ڕاهێنانە. باشترین پیشە کە بەڕاهێنانی پێویستە پەروەردەیە. پەروەردەیە من نمونەیەکی زیندوتان بۆ ئەڵێم کە چەند ئەم وڵاتە پەروەردە بەرەو وێرانی ئەبا. ئێمە خوێندکاری زانکۆمان لە کەیەکۆ تەخەڕوج لە 2010ەوە کەس تەعین نەبووە، خریجی 2010ەوە کەس تەعین نەبووە لە 2012. ئێستا پێویستمان بە مامۆسایەکی زۆر هەیە لە ناوەندەکانی خوێندنە، بە محازر بە عەقد بە دایمەزرێنی. باشە 12 ساڵە ئەم خوێندکارە زانکۆی تەواو کردووە، چی پێماوە بێ پێشکەشی بە مناڵیکە؟ ئەی نابێ جارێکی تر بێ فۆرماتیکەیتەوە تۆ وەرە تۆ ئەمەت خوێندووە، ئێسش ڕێگاتە بەم شێوەیە بێ بچیتە ناوپۆلۆ، بەم شێوەیە هەڵسوکۆت بکەی لەگەڵ مناڵە، بەم شێوەیە کتێبەکەت هەڵگری بچی بادەی فەرموو ئەمە پەروەردە بەرەو وێرانی ناڕوە. تۆ 10 ساڵە ئەو بەڕێزە تەواوی کردو، تۆ ئێسەی بێ ئەیکەیت بە محازر، بە چه حەقێک ئەیکەیتە محازر، بە چه حەقێک ئەیکەیت عەقد، بە چه تاقیکردنی، بە چ پێوەرێک پێویستە بێ 6 مانگیش نەبێ بەلایەنێکەمەوە دەورەیەک ببینێ ئیجاتۆ بیخەیتە، ساڵێکی لەژێر تەجربەیە بێ لەلایەن پەیمانگا و ئیجاتۆ بیکەیتە عەقدێکی ڕسمی یان حازرێک. بەڕاستی پەروەردە ئەم نەک هەر ئەم مەعهەدەی من هەموو پەروەردەکان لە جیهانە ڕاهێنان بڕبڕەی پشتی پێشکەوتنە.
بەڵام بەداخەوە ئێمە باز لە پێشکەوتنی پەروەردەکەین باسەوەکەن گۆڕانکاری لە پرۆسی پەروەرد بەڵایەن ئێمە کۆمەڵێک مارسێر و دکتۆرا لەو پەیمانگایە کۆبووبوونەوە دەورەیەکی بێژگەلەوەی کە مارسێر و دکتۆرامان هەیە و بەردەوام خزمەتێکی زۆرمان هەیە دەورەیەکمان بینی لە کۆلێژی بێرمەنگەهامی بەریتانی هەموو شادەی قادەمان پێدرا یعنی ئێستا هەموو ئێستا من حاليا کۆمەڵی مامۆسام لە دەوران لە قەزاکان و لە ناحیەکانە لەسەر بەها کۆمەڵایەتیەکان دەرسێ زیادە بووە هەموو ئەوانەی کە پاردەورەمان کردوتە بۆ مشریفەکان بۆ مشریف کە مشریفە و هەموو جێگەی دەستخۆشی بۆ دەورەکانمان بۆیان بەڵام بەداخەوە ئێستا لە پڕێکە ئەم بڕیارە دەرچوو من بۆست بۆکو بەڕێوەبەرێک بەڕاستی زۆر هیلاگوم لە دامەزراندی لە 2014 کە دەستکرا بە دامەزراندی پێویستیم بە بەندێ وەرەقا بوو پێویستیم بە بەندێ وەرەقا بوو نەبوو ئەگەر جەنابتان حەزەکەم ریپۆرتاژێ بکەن بێن بزانێت چیمان کردووە چ نظامێکی تازەمان دروست کردووە بۆ ڕایەنان بەداخەوە لە پڕێکە ئەمرێ دەرەکرێودایە خەن مامۆسامەش لەگەڵ و تووڕەبوونی توە دڵگرانی وڵای من تووڕەنی مەزانی بۆسی تووڕەبوونەکە ڕەنگە لە وەزارەت نەبێ لە نەخێر لە لە بڕیارەکە ئەوەندەی لە ماندووبوونە بەکارێکەوە کە دەزانی سوودی هەیە سوودی هەیە خۆی ئەگەر یەکشت هەیە ئێمە نابێ خولمانچوار ماڵی مامۆستا ئەو خولە بۆ ئێمەی ڕۆژنامە نووس و پێشکەشکار و بێژەریش بڕبڕی پشتە چونکە بەردەوام لە ئەبدەیت و لە تازەبوونەوەی بەڵام ئێوە پرستان پێ نەخێر نەخێر پرسم من بۆکو بەڕێوەبەر ئەسڵەن هەر نەشیان ژمە کۆبوونەوەی ئەوەی کە مامۆسانە نەقڵکەن بیگوێزنەوە نەبووم لەو لەژنەیە کە من هەمووی مامۆساکان سێ پەیمانگاکەی هەمووەکانیان ئێمەیان نەچوون ئێمە گوێ بگرێ ئەوان هەر داخرا نێمە هێشتا سلێمانی باشترین تا ئێستا ماوینە تۆ دەوامەکەن چکە هێشتا ئیشمان ماوە بیکەین ئەوانەی کە تەخڕۆجیان کردو هێشتا ناومان بەرز نەکردوونەوە لە من ئەم هاوینە دەوام کردو 6 ڕۆژ دەوامان کردووە بەم گەرمایە لە تەحەداکەم لە هیچ زانکۆیەکی لە هیچ شەر لە عێراقیش و لە شەرقی وسەتیشا کەس 6 ڕۆژ دەوامی نەکردو ئێمە 28 وەجبەمان تەخەڕجی کرد بەم کۆرۆنایەوە 6 ڕۆژ لە ناوەندەکانی خوێندنەوە بەبێ تەبریت ئەو مامۆساکان ئێستا پێم خۆش بوو فوزە دوو ڕاهێنراویش لەگەڵ خۆماناکەوانی خوێندکار بوو لامان لەگەڵمانە بەهات نتوانین لە ڕۆژانی ترا من پێم خۆشە ئێوە جددی وەکو ئەلام وەکو ئەوە ئیشی لەسەر بکەن بۆچی ڕوونکردنەوە با وەزارەت ڕوونکردنەوە باتێ بۆچی ئەسبابی چییە ئەگەر گەندەڵیە ئەتوانین چاکیکەین ئەگەر گەندەڵی تایە زیادەی مامۆسایە با چاکیکەین ئەگەر پرۆگرام هەمووش شتنی حل نەکرێ بەڵام پەنابردن بۆ داخستن کارێکی قورسە باشە مامۆستا هیچ ڕێنمایەکی هیچ بەرچاوڕوونێکی بۆ ئێوە بۆ ئەم مامۆسانە چیان بەسەردێ ئەو دەرچوانەی کە لەم پەیمانگایە دەرەشن ئەمان چیان من خۆی بخۆم وەکو بەڕێوەبەر کە پلەکەم معاون مدیرعاون خۆمداناوە بچم لە ئیستیعلاماتی پەروەردەوەکو فەرمانبەرێک دانیشم من وەکو خۆم گوێ نادەم یعنی ئەگەر بێت و کارگوزارێکیش من خۆ لەم پەیمانگایە هەرچی ئیش بۆ خۆم کردومە ئەگەر لێسەر هەر ئەرکێکی پەروەردەین پێ بسپێرێ بە شانازیەوە ئەیکەم چکە من پەروەردەکەم خزمەت بە مناڵەکەم خزمەت بە پرۆسی پەروەردەکەم بەڵام ئەو مامۆسانم زۆربەی خەڵکێکی زۆر بەتوانان هەمووی ڕاهێنراون ماجستێر و دکتۆران من پێم خۆشە کۆمەڵی اقتراحم کردووە بۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە بە ڕێزی زۆر هاوکاوەرمانە کە ئەم مامۆسانە توانەکانیان نەمرێ ئێمە پلاندانانمان هەیە بە دوواداچوونی پەروە لێکۆڵنەی پەروەردەیمان هەیە پرۆگراممان هەیە ئەگەر لە فەرزێکە یاخود ئەگەر ئەمەش نەبێت بمانکەنەوە سەر خوێندنی باڵایە کۆلێژی بنەڕەتی پێویستی بە ئێمە هەیە هەموو اختصاسەکەمان پەروەردەیە مای گوێزمە بۆ سەر خوێندنی باڵا ئەم 7 ساڵەشتان هەیە لەگەڵێ تەجربێکی زۆرمان هەیە پێشتری تەجربەمانێکی 20 ساڵ 25 ساڵ خزمەت ئەمە بەسمە لەم ئەرکەی ئێستاتانە لە 2014 تاکو ئێستا ئەوە 7 ساڵە ئەرکەی 1500 مامۆستا خریجی حتا خریجی کولیێژ من خریجی کولیە دەوری فەرمانبەرێکمان هێنا 1 ساڵ دەورەمان پێکردن ئێستا خۆشبەختانە باشترین بدەڕستن لە ناوەندەکانی خوێندە ئەینوانەکەمان گۆڕین کۆمەڵی فەرمانبەرمان هێنا خریجی دیبلۆم بوون هێنامان لەوێ بۆ ماوەی 2 ساڵەوانی خوێندیان ێساوانە شەمووی کۆمەڵە شاکراتی پەروەردەمان پێپڕکردوونەتەوە خۆ دەزانی تەعینات نەبووە ئەو فەرمانبەرانە 200 کەس بوون ێستا لە ناوەندەکانی خوێندە دەسەڵێنەوە مامۆستا داڕشتنی بڕیارەکە داخستنیان هەڵپەساردنە دوشتی جیاوازە داخستنەکە یەکسەی قفڵەکەی لێە هەڵپەساردنەکە بە شێوەیەکە کە بواری کردنەوەی تیا ئەمێن نەخێر ئەمە پلانێکە بۆ داخستنی یەکەم هەنگاو چونکە ئەمە فەرمانێکی ئەنجومەنی وەزیرانە ناتوانن یەکسەر بڵێن وەرە داخین یان هەڵیە پەسێرن دوای فترەیە کە هەڵپەسێرا کاروچالەکەەکانی مرد داش ئەخرێ خۆناغ بە خۆناغەوەی شتێکی داخستن وەکو ئینێکی وشەیەکی قورسە بەڵام هەڵپەساردن ئەمە لێگەدا بەڵام ئەو ئەمە لە ژنیە من دڵنیام
چکە هەر لە ئێستا وەکو کەلوپەلەکان وەکو کەلاکێگەخەی هاتوون بۆ بەشکردنی لە کورسی و مێز و تەختە و دار و بەردی پەیمانگاکە خۆیان حازر کردووە بەشی کەم بۆ بەسەریانە تا ئێستا بەڵێ باشە مامەسا بڕیار نییە ئەم پەیمانگایە بۆ نمونە جوێن بکرێت لەگەڵ شوێنێک لەگەڵ پەیمانگاکانی من پێم خۆش بوو ئەگەر ئێمە شەهادەی بڕوانامەی بە کەلۆریسی پەروەردەی نەیەن بێتە سنتەرێکی ڕاهێنان پێشنیارمان کردو بێتە سنتەرێکی ڕاهێنان و کۆمەڵێک شەر نییە بێمە هەفتا میلاکین با 50 کەسیان بێنەوە با 40 کەسیان بمێنەوە ئەوانە بە پێی اختصاسەکان ئەو دۆری 20 کەسێکی هێڵمەوە ئیکەمە مرکزێکی ڕاهێنان لە سلێمانیان نییە ناوەندی ڕاهێنانی مامۆستا بەڵێ مەشق و ڕاهێنانمان هەیە مەشق و ڕاهێنانیش بەڵێ خزمەتێکی خۆی کردو بەڵام مەشق و ڕاهێنان ئەگەر پێویستی بە کادرێک بێ ئەبێ بگەڕێ دەورەیەکە کرێتەوە بێ بگەڕێ کادرێ پیاکە بچێ مشریفێ بێنێ بچێ بەڕێوەبەری پەیمانگای بێنێ کۆی کاتەوە تا ڕۆژەیە دە ڕۆژ نایێت یان کۆمەڵێکن مەحدودن بەڵام ئێستا ئەگەر ئەمانە ئامادەکراون و حازرن ئەگەر بکنە میلمیلاکیەوێش زۆربیان زۆر بەتوانان من دڵنیام من خۆم پێ دەڵم ساڵی پار دەورەیەکمان کردو بۆ مشریفەکان مشریفی بەها کۆمەڵایەتیەکان و ئێساش گویان لە دەنگمە خۆیان زۆر جێگەی دەستخۆشی بوو بۆ ئێمەش و ئەوان دڵیان پێ خۆش بوو کە ئەو دەورەیە ماوەی هەفتەیەک بوو بۆمان کردنەوە یعنی بەڕاستی من بەش بە حاڵی خۆم حەزەکەم سنتەرێکی ڕاهێنان هەبێ ئەگەر منیشی تیانە بم کۆمەڵی مامۆسای بەتوانام هەیە بە پرۆسی پەروەردە بەرەو جمود و بەرەو بەستن نەبین باڵە مامۆسا ئێوە لەگەڵ هەولێر و دوهۆک و ئیداری گەرمیان کە لەم سێ شوێنەش ئەو پەیمانگای ئێوە هەیە هیچ هەماهەنگیەکتان نەکردووە لە بەرامبەر پەروەردە بۆستنەوانێ قسەیەکی جیاوازتەکەن یاخۆ قەناعەتیان پێ بکەن ئێمە خۆتان نەزانی ئێمە ئیشەکەمان تربیەوە تعلیمە پەروەردە و فێرکردنە لە ڕووی ئەدەب و ئەخلاقیاتی پەروەردەیمانەوە نەهاتوین شتێک بکەین ڕوبەڕووبێنمان بگرین یا بچین بەردەرگای ئەو بگرین لە ڕێگەیەکی یاساییەوە کۆمەڵە یاداشتمانداوە بە شوێنی مەبەست بۆچی چووکە بەڕاستی ئێمەمانەوێت پەروەردە بکەین ئەمانەوێت مناڵەکانمان دوور بن لە تندوتیژی و ڕەتفعلی ناشرین جا ئێگەگە خۆمان ڕەتفعلێکی خراپ بنوێنین ئەبێن نەتوان کەس بەگوێمان ناکات لەبەرەوە لە ڕێگەی یاساییەوە لە شوێنی داوامان لە یاداشمان داوە بە وەزارەت یاداشمان داوە بە پەرلەمان یاداشمان داوە بە ئەنجومەنی پارێزگا پەرلەمان بەشی پەروەردە لژنەی پەروەردە هەوڵێکمان ناوە لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان بۆ مامۆستا جان وەڵامیان چی بۆ تەسەوڕ ناکەم هیچ ئیستیجابەیەکیان هەبێت لە وەڵامە چونکە بۆچی من هەستەکەم وەکو چۆن بەڕقەوە شکێنراوین بەڕقەوە بە شێوەیەکی من حەزمە کرد پەروەردانەدا زانی بۆچی ڕەنگە پلانێکی تر هەبێ پلان هیچ نابینم چیتان کردەوە من ئەزانی پێم خۆش چۆن بێت دامە سەواب و عێقاب هەیە بێ پاداش و سزا هەبێ من حەزمە کرد ئەگەر هەدەفی نەپێکاوە ئەگەر گەندەڵیەک هەیە بێن ڕوونیکەنەوە بۆ ئەلام بڵێن ئەم پەیمانگایە هەدەفی نەپێکاوە لەبەر ئەوە بڕیارماندا دامان خست یا ئەمە سلبیاتەکانیەتی 1 2 3 4 لەبەرەوە بۆ ئێمەش بێدەنگ بووینایە مانوتەوەڵایی ڕاستەکەن بەڵام ئێستا بەو شێوەیە داخراوە کە لە پڕێکا کتابێک گاتە دەسی من ئەڵێ پەیمانگە کەتان هەڵپەسێراوە ئەمە من هەستەکەم بێبنەمایە جاشتیش بێبنەما بوو تۆ توانی تەویلت بۆ ئەبێ مامۆسا هەڵوێستی مامۆساکانی هاوکار و هاوڕێتچین مامۆساکانی هاوکار نووسیان چی لێ دەگە بۆمان ڕوون ئێمە یاداشتێکمان لەم بینە کەناڵەکان هاتن کەناڵی ڕوودا و NRT و کۆمەڵی کەناڵەوانە هاتن بۆ بەردرگای بۆ پەیمانگاکە ریپۆرتاژێکیان کرد لەسەر ئەم بابەتە یاداشتێکمان ناوە پیان کۆمەڵێک داواکاریە یاداشتەکە لە ئەخیرا وتمان ئەگەر ئەم یاداشتانە ئەگەر پەیمانگا بگەڕێتەوە کۆمەڵێک ئەگەر نظامی داخلیمان نەبووە نظامی داخلی چەند جارێک لە وەزیری لە سەردەمی دکتۆر عیسمەت و دکتۆر پشتیوان کۆمەڵە یاداشتمان داوە کە بابێن نظام داخلیەکمان هەبێ لە ڕووی پرۆگرامەوە لە ڕووی هەموو ئەوەی تۆ بیکەن بە هەموو شەرعێتێکی یاسایی بدەینێ لە بڕوانە لە هەموو شڕێکەوە کەس جوابی نەدان تا ئێستا پرۆگراممان نەبووە ئێمە لەسەری بڕۆین هەموو بە ئیشتیهادات بووە خۆمان بە ئیشتیهاداتی خۆمان ئێمە داوامان ئەوەیە کە بین سەر لە نوێ بە تۆکمەیی با هەر بمێنێ ئەگەر زیادەیە لە میلاکەیە تەسفیەی میلاکات بکەین لە فەرمانبەرە بیکەین لە کوالتی خوێندن تەنسیق بکەین لەگەڵ زانکۆیەکی پێشکەوتووە پرۆگرامێکی تۆکمەتر دانین مامۆساکانی خۆشمان بەردەوام کە هەرچەند لە دۆران دەوری تریشیان بۆ بکەنەوە بۆی توانی ئەمانە هەموو دوای ئەگەر ئەمە نەکرا با ئێمە لە بچینە هەر چارەسەر نەکرا
سنتەرێکی ڕاهێنان بکەینەوە یاخود بچینە شوێنێکی شیاو بمان خەنەوە سەر خوێندنی باڵا ئەوانەی ماستێر و دکتۆرات تا ئێستا ئەم بەحساب سبەینێ دانیشتنەیە گەکرێت لە وەزارەتی پەروەردە لەسەر ئەم ناڕزایی ئێمە ئێوە بەشداریەکەن نەخێر بچن وەڵاهی بە زۆر ناچین من لەم دووسێ ڕۆژەشا لە پەروەردەی گشتی نامەسایی چۆن گویان لە ئێوە بێت ئەی چۆن زۆر بگرن منی لێت ناشارمەوە من پێرە لەم دو هەفتەی پێشوو کۆبوونەیە کرا لە مامۆساکان نەیانش من کۆبوونەوەکە لەکوێ کراوکو لە بەڕێوەبەتی گشتی پەروەردەی سلێمانی نوێوتی وتم بێن بەشداری کوتیان نەخێر بۆ نەقلکردنی مامۆساکان خۆشبەختانە مامۆساکانمان هەڵوێستیان وتی ئێمە خۆهینین تۆزیعمانکەن بمانخەن بۆ شەتەکە بمانخەنە شەتەوە کەواتە مامۆستا بابەتەکەی گلای کراوەتەوە ئەمە هەڵپەساردن نیە توانی نایبنی بە بەڵێ داخستنە من کە تۆ مامۆستا دابەش کرد و کورسیەکان بەریت و بۆردەکان بەری حەدەکە تۆ بە تەواتی هەڵە دۆشاندووە کاتە بۆچی ناوی لەمڕۆ هەڵپەساردن نیە نانا من یەکسەر ئەزانم چاڵێکە لە هەڵدانان بۆ داخستنی بۆ هەڵپەساردنی و من حەزمە کرد هینێ بکرێ بەڕاستی لژنەیە تەشکیل کرێ لە پەروەردا ئەو لیژنەیە لە هەموو ڕوویەکەوە لە هەمووی دەوامەوە لە میلاکاتەوە لە بەرزکردنەوەی توانای مامۆساوە هەڵسەنگاتنێکی تەواوی بکردایە دوای ئەوە راپۆرتێکی تێر و تەسەلی بدایە بە عەلام بە پەروەردە بە جیهاتی معنی بیان وتای ئەم پەیمانگایە هەدەفی خۆی لە سفر بووە ئێمە بڕیارماندا بە هەڵپەساردنی با ئێمەش هیچ جێگەی قسەمان نەمایە هیچ دیفاعکردنێکمان نەمایە دەستۆش مامۆستا بەخێر هاتین مامۆستا عەبدوڵڵا شێخ سەعید سەرکەتی بەڕێوەبەری پەیمانگای ڕاهێنان سپاس بۆ ئەم دەرفەتەی جەنابتان سپاس تاکەم هیوادارم پەیاممان بگاتە جێگەی مەبەست و بتوانین شتێ بکەین بۆ پەروەردە نەک بۆ ئەم پەیمانگایە پەروەردە بەرەوجم و دەبتوانین ماڵەیەکی تر دێنەوە بە پەروەردە بەخێوی مامۆستا گیان ماندوومان کرد سپاس دەکەم